بەلای خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی خۆشەویستم دێینەوە خزمەت هیوادارم تا دوا سەرنجی بەرنامەکە لەگەڵ ما بن. خۆشەویستان مێرکاتۆ تا یاسەش بەردەوامی هەیە، مێرکاتۆی یانەکان و یانەکان لە ئێستاە بەردەوامن لە کڕینی یاریزان لە فرۆشتنی یاریزان لە خۆنوێکردنەوە. لەم بەرنامەیەمانەوێتی خێنە سەر دوو یانە، ئەوانیش یانەکانی شاری مانچستەرە، یانەکانی مانچستەر سیتی مانچستەر یونایتد کە وەرزی ڕابردوو تینهاک توانی ئاستی بکە تا ئەندازەیەک بەرەو پێشەوە بەرێ و تقریبان تیپێکی باشی بنیادنا و شێواز یاریکردنی خۆی بەسەر بەشێکی زۆر لە یاریزانەکان ناتوانی بسەپێنێەوە تیپێکی جوانمان بینی لەژێر سەرپەرشتی تینهاکە. بزانین ئەم وەرزە دەبێ هەندەرانی یاریگەی ئۆڵترافۆرد چاوەڕێی ئەوەن کە ئیتر تینهاک نازناویان بۆ بەدەستبێنێ، ڕکابەری بەرنەوەی پرێمەر لیگ بکە. ئەگەرچی ڕکابەری پرێمەر لیگ هەروە ئاسان نییە، یەکێکە لە هەرە خولە بەهێزەکان لەو خولانەی کە بەڕاستی تاقەت بڕوچێنە و با بڵێن تقریبان دوو پێکاتی ئەوێتە ئەوەی کە بتوانی ڕکابەری نازناوەکە بکە یاخود نازناوەکە یەکلایی بکەیتەوە. هەوڵدین لەم بەرنامەیە باز لە دوو یانی شاری مانچستەر بکەین، میانەکانی مانچستەر سیتی پاڵەوانی وەرزی ڕابردووی هەم چامپیۆنز لیگ هەم پرێمەر لیگ و لە هەمان کاتا یانەی مانچستەر یونایتد بە میوانداری برای عزیز و خۆشەویستم شۆڤەکانی تۆپێ بەهمان غەریب ماوەسەڵ من زۆر بەخێر گەورەت کردی. سپاس دەکەم خۆتان گەوریان، خۆشحاڵم کە هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست و شاشە جوانەکەی پێیان. هیوادارین ئەم شەو هەمیشە وم و هیوادارم خزمەت بکەین. بێگومان دەستخۆش. هیوادارم یعنی قسە فڕێ نەین بەرپرسیارەتی ئەوەی ئەوستین. بێگومان وایە زۆر جاوتومە، زۆر کەس لە ئێمە شارەزاترە، زۆر کەس لە ئێمە بوێرترە، زۆر کەس لە ئێمە بوێشترە، بەڵام هەلی بۆ نەرەخساوە بێتە ناو سەحافەوە بێتە سەر شاش. بۆیە کە ئێمە هاتوینە سەر شاشە بەڕاستی بەرپرسیارەتیە و بێ قسەیەکین ویژدانمان ئاسوودە بێت بۆی دوای چکە مێژوو ڕەحم بە کەس ناکەکە. دەستخۆش. هاوکات برای عزیز و خۆشەویستم شۆڤەکاری تایبەتی پەیام بڕیارتەها بڕیار گیان هیوادارم تەندروستی باش و تۆش بەخێر بی. زۆر سپاس کاک گۆران بە خێراتنی کاک بەمەنیش دەکەم. سپاس کاک بڕیار، زۆر سپاس بۆ تۆش کاک بەهمان. ئەمەوێ پێش ئەوی بچمە سەر مانچستەر سیتی، ئەمەوێت لە مانچستەر یونایتد دەست پێکەم. مانچستەر یونایتد تا ئێستا ئەوەی گرێبەستی دیار بێ مایک ماینان و ماسۆن ماونتی گواستەوە. پێشەوەی بچمە سەر گواستنەوەکان، پێشەوەی بچمە سەر ئەو تا چەند پێدوایە مانچستەر یونایتد ئەم ساڵ لەژێر سەرپەرشتی تینهاک توانای ڕکابەریکردنی هەیە، چکە بەڕاستی خۆتەزانی هەندەرانی یاریگەی ئۆڵترافۆرد دەمێکە تینووی برنەوەی نازناوی گەورن، دەمێکە پێی نەگەیشتون و ئەم پێکاتێکی ئێستا چەند ڕۆژێکی تریشی ماوە مێرکاتۆ بێگومان پێم وایە ڕەنگە یاریزانی تریش بگوازێتەوە لە ئێستاەوە، چکە چەند یاریزانێک لەسەر مێزی گفتوگۆی یانی مانچستەر یونایتد تا چەند بەم پێکاتەوە توانێت ڕکابەری بکات و مێرکاتۆی یانی مانچستەر یونایتد چۆن نەبینی؟ کاک گۆران، ئێمە پێش باسی مانچستەر یونایتدکەین، باسی ڕاهێنەرەکان با بکەین. تینهاک یەکێکە لەو ڕاهێنرانەی خاوەنی بیرۆکەی تایبەتی خۆیەتی لە یاریکردنە. هیچ کەسێک شێوازی یاریکردنێک ناسەپێنێ بەسەریە. یعنی تۆ بۆ نمونە ئێستا ئەگەر ببی بە ڕاهێنەری بەرشەلۆنا، ئەگەر دیگۆ سیمۆنی بێ بە ڕاهێنەری بەرشەلۆنا، دیگۆ سیمۆنی جێ نابێتەوە لە بەرشەلۆنا. بەرشەلۆنا ئەو هەموو ساڵی کۆشش و ئەو هەوڵومان و بوونەی هەیەی نایخاتە دەستی سیمۆنیەوە بۆ شێوازە یاری پێ بکە، نایخاتە دەستی ڕاهێنەری شوک و ئەنچیلۆتیەوە ڕاهێنانی پێ بکات. ئەمە خوانەخواستە لە کەمکردنەوەی ئەنچیلۆتی نییە یان کەمکردنەوەی دیگۆ سیمۆنی نییە، شێوازی و کللتوری یاریکردنی ئەم تیپە بەو شێوەیە. ئەمە بۆ یانەکە ئەی بۆ ڕاهێنەرەکەش ڕاستە. سەیری پیپ گواردیۆلاکە لە هەچ یانەیە کابوو بێت بایرن میونخ لە سەردەمی گواردیۆلایە بۆ شێوەی یاریەکە، یان ئێستا بە شێوەی گواردیۆلا یاریەکە باشە، یان بۆ شێوەیە نییە. کاتێکە تۆ ئەبی تینهاک کاتێک ڕاهێنەری ئاکس ئەمستەردام بوو هەر بەم شێوەی مانچستەر یونایتد یاریە کرد. ئێستا تینهاک هاتووە چیە کات؟ ئەو یاریزانە ئەهێنێ بۆ ریزەکانی کە یەکەم بە دڵی خۆیەتی، دوم لەگەڵ شێواز یاریکردنی ئاگوونج. تۆ سەیرێک ئێستا بۆ نمونەیەک لەو یاریزانانەی کە لە ڕووی جستەیی و یاریزانێکی زۆر گەورە نییە، یاریزانێکی بەهێز نییە. سەیری لیساندرۆ مارتینێزکە یاریزانەکەی هەڵبژاردەی ئەرجەنتین کە توانای جستەی زۆر ینی یاریزانێکی بچووکە، بەڵام سەیەکی هێز و قورسایی شوێ ماینانی هێنا و خۆی حەزی لێی بووە. کاسیمیرۆ کە لەسەر داوای خۆی نەبووە، بەڵام هۆکارێک بوو کە ئێستا بین کاسیمیرۆ هێزێکی گەورەی مانچستەر یونایتد بووە، تینهاکێکە لە هۆکارەکان. حەزی لە فرانک دیۆنگ بوو، بەڵام نەیتوانی بیگوێزێتەوە بۆ ریزەکانی. یاریزانێک برازیلەکە ناوەکەیم بیرچۆ چەپەکەی کە لە باڵی ڕاستایەکە لە ئایاکسەوەی شوێنای بەرازیلەکە
ئەنتۆنی یعنی یاریزانەکانی بەدڵی خۆی هێناوە لە هەمان کاتا هات چی کرد یاریزانێک کە کێشە بوو لە تیپەکەیە بۆ تینهاک بۆ تیپەکە نەک ئەوەی کە یاریزانەکە خۆی کێشە بێ کریستیانۆ ڕۆناڵدۆ یعنی تۆ کاتێکە کریستیانۆ ڕۆناڵدۆیت گۆڵ بکەیت مانشێتی ڕۆژنامەی زەسەن و میرەر و زاتلەتیک و ئیندیپندنت وانێت گۆڵ نەکەی هەرمانشێتی یەدەک بیت هەرمانشێتی سەرەکی بی هەرمانشێتی بۆ لەبەر گۆڵ نەکەی ڕۆڵا ڕۆناڵدۆ گۆڵی نەکرد داتەنیشێنن بۆیە ئەمە زەختێکی گەورەی کرد بۆ سەر ژووری خۆگۆڕینی مانچستەر یونایتد تینهاک خەریکی چارەسەرکردنیم کێشانە بوو لە بەرەوەی بێ ناو یاریگاکە چارەسەرکە بۆیە ئەمە وای کە تینهاک تا ڕادێک دەستکراوە بێت و پلانەکانی جێبەجێ کرد و بینیمان دەست و پەنجەی تینهاک بە مانچستەر یونایتدەوە دیار بوو بینیمان لەکوێوە هێنای بوو ئەم ساڵ کاتی ئەوەیە حساب و کتاب لەگەڵ تینهاگا بکرێت بەڵام مەرج نییە ئەم ساڵ بڵێن تینهاک ئەبێ پرێمەرلیگ بەدەست بێنێت بۆ لەبەرەوەی بردننی پرێمەرلیگ بە بۆچوونی من هێندەی بردننی چامپیۆنزی قورسەکە گۆران تۆ لەگەڵ یانەیە ڕکابەری ناکەی تۆ لە لالیگایانی بەرشەلۆنە بەتەنها ڕکابەرەکە و ڕیال مەدرید بێت تۆ لە پاریسان لە فەڕەنسانیت پاریس هەرە دۆڕە هەر یەکەمە بوو تۆ لە ئەڵمانیانیت لە 4 ساڵ 5 ساڵ جارێکە دۆرتمۆندێک لێ زیینەوە بێتەوە بەو شێوەیە يعني حتى تنان إيطاليا صالق نابولي صالق إنتر ميلان يعني نية ركابري راستقينة نية ركابري راستقينة توبي بي راستقينة لبريمير ليغا بويا من بيموها أمثال أكيد بلين تينهاك ئاسانتر لە وەرزی ڕابردوو دەرەقەتی پرێمەر لیگ بات بەڵام ئەکرێ منافەسە بکات لە چامپیۆنز لیگە ئەکرێت لە خولی ئەوروپیا گە داوازی لە خولی ئەوروپیا هیچ نەبێ وەکو مۆرینیۆ کە یەک نەخۆشخانە یاریزانی پێکراوی هەبوو بەڵام هاو خولی ئەوروپی بەدەست بۆیە پێم وایە گەشتبینێکی زۆر لە ناو مانچستەر یونایتددا هەیە بە تایبەتی کە تینهاک وە لە هەمان کاتە ئیدارەیەک وە لە سەر و هەمویانەوە کە سەر ئەلێکس فێرگسن پێم وایە چاودێرێکی باشە بەسەر مانچستەر یونایتدەوە نایەوێت لەو خەتە لابات کە پێشتر چامپیۆنز لیگیان پێ بەدەستێناوە دەستخۆش بڕیاجیان سەبارەت بە یانەی مانچستەر یونایتد کە ئەوکو ئاماژەم پێکرد تینهاک هاتووە ئەوێ جاری کرد ئەم تیمە بگەنێتەوە سەر سکەی نازناوەکان سەر سکەی برنەوەکان مێرکاتووی ئەم یانەیە لە ئێستایا چۆن نەبینی پێ دوایە ئەمەی کە ئێستا هەیە ئیتر بەسە بۆ ئەوەی کە مانچستەر یونایتد توانێت ڕکابەری برنەوەی نازناوەکان کە سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان کاک گۆران سپاس بۆیەوە کاک بەهمەن ئاماژەی بە چەند خاڵێکی زۆر باش و جوان کرد یەکێ لەوانەکە ڕکابەرەکەی لە پرێمەر لیگا ئێمە باسی هەریانەیە بکەین لە پرێمەر لیگ هەمیشە دەگەڕێنەوە بۆ ئەو خاڵەی کە ئەم خولە هێندە ململانەی تێدایە هێندە ڕکابەری تێدایە چەندێک مێرکاتۆکەت باش بێت یانەکانی دیکەش مێرکاتۆی خۆیان ئەنجام داوە ویانەیەکی وەکو مانچستەر یونایتد کە نزیک بە 10 ساڵە بێت لە ململانەکە دوور کەوتوێتەوە پێویستی بە چەند مێرکاتۆیەکی زیاترە ئەمە با زۆر ڕوون بێت تا ئەوەی ململانی نازناوەکە بکات من لێرەدا لەگەڵ کاک بەمەن 100 هاوڕام ئەوەی کە وەرزی ڕابردووش تینهاک وەکو ڕایەنەرێکی گەورە ئەنجامیدا کاری زۆر گەورە بوو بۆ یانەیەکی وەکو مانچستەر یونایتد کە چەند وەرزێک بوو بەو ئاستەوە دەرنەکەوتوو و چەند وەرزێک بوو یانەکە بەو جۆرە وەکو یەک تیم دەرنەکەوتە بوو چەند گرفتێکی چارەسەر کرد لە ڕابردووشا باسمان کردووە لە هێڵی بەرگری لە هێڵی ناوەند لە هێڵی هێرشبردن لە هەر هێڵە و بە چەند شێوازێک گۆڕانکاری لەم یانەیەدا کرد ئێستا کە وەرزێکی نوێ لە بەردەم ئەم ڕاهێنەرەدایە لە بەردەم ئەم یانەیەدایە هەرچەندە سەقامگیری لە ڕووی خاوەنداریەتیەوە بەیانەکەەوە دیار نییە لەبەرەوەی ڕوونە کە سەرمایه‌دارێکی بەریتانی و قەتەڕیەکانیش بۆ کڕینەوەی یانەکە لەسەر هێڵن خێزانی گلایزەر تا ئێستا ڕوویایەکی ڕوونیان نییە بۆ داهاتوو ئایا دەست بەداری دەبن یان خۆیان دەیڵنەوانێ و یانەکە بەرەو پێشەوە دەبن بارحاڵ ئەگەر خاوەندارێکی سەقامگیری هەبێت ئەو کات پرۆژە یانەکە پێم وابێ ڕوونترە بێت بەدەلەوەش یانەکە بۆ وەرزی داهاتوو بە دڵنیاییەوانە پێویستی بە گۆڕانکاری هەیە تا ئەوەی زیاتر شوێنی خۆی پتە بکات لە ململانەی چواریانەکەی پێشەوەی پرێمەر لیگدا ئەوەی کە تا ئێستا ئەنجامی داوە ماسۆ ماوند ئۆنانا ئیڤانیچیش گەڕاوەوە کە بەرگریکارێکی کۆنی یانەکەی و دوای لیسەرسی دابەزی ئەیش بێهوا بۆ گەڕاتەوەکو ئەوە لە دەروی پرۆژەی سەرەکی یانەکەیە وەکو یاریزانێکی یەدەگات بڕیار ئەوەی کە هەیە فەرموو بەڵێ ببوورە دەگدو پرسیارەتەوە دوای پرسیارێکیان ئاڕاستیەوە بکرێت پرسیارێکیان ڕاستی ماوەسا بەهمن مانچستەر یونایتد 14 ساڵە خاوەن هێڵێکی بەرگری بەهێز نییە لەگەڵ سەرڕمێکی سوپەر ئەمە تا چەند وایە ئێستا دڵە بەرگریەکان لە یانەکەدا بوونیان هەیە ڤاران خاوەنی ئەزمونێکی زۆرە چ لەگەڵ هەڵبژاردەی فەڕەنسا چ لەگەڵ ڕیال مەدرید بەرگری کارێکی گەورەیە وەک کاک بەهمەنیش ئاماژەی پێکرد لیساندرۆ مارتینێزێک بە بەژنێکی کورتەوانەیە بەڵام بە توانایەکی بەهێزەوانەیە بە ئیرادەیەکی بەهێزەوە لە یاریگادا و یاریزانێکی جەربەزەیە
کۆڵنادات دوو دڵی بەرگریکاری تا ڕادەگە توانین باشی هەیە لیندلۆفیش وەکو یاریزانی یەدەک پێداویستی یانەکە پڕ دەکەنەوە ئێمەجگەری لوکشۆ لە وەرزی ڕابردوو بینیمان لەگەڵ تێنهاگ ئاستی باشتر بوو داهلۆت ئاستی باشتر بوو بەڵام بۆ سەرڕەم ئەوە بوو کە میویستم پێشتر قسەی لەسەرکەم ئەم یانەیە گەورەی یانەی مانچستەر یونایتد مێژووی یانەکە وەڕکابەریکردنی یانەکەەوەمان پێ دەڵێت کە یانەکە پێویستی بە سەرڕمێکی زۆر لێهاتووی گۆڵکاری قەنازەیە بۆ ئەو حاڵەتانەی کە یانەکە لە ڕووی دروستکردنی دەرفەتە وەکو پێویست نییە بەڵام لە نوێی دەرفەدا هێرش بەرەتوانێت گۆڵ تۆمارکە لە چەشنی کێ من ناڵم ئەوەی پێویستە هەوڵی ئەوە باوەیشی من نیە لە چەشنی هاریکین ئەو یاریزانەی کە زۆر بینیمانە توتنام تا خولێکی 65 بۆ هەفتا دەرفەتی حەقیقی گۆڵی نەبووە بەڵام هاریکین لە یەک نیو دەرفەتدا کە تۆپێک بۆ سەری بەرز کراوەتوانێ گۆڵی تۆمار کردو لەمەی نوخسانە ڕاشوە لە باڵەکان و ئاستی خۆی پێشکەشەکە ئەنتۆنی لە باڵی چەپەوە بە هەمان شێوە لە یاڵی ناوەند برۆنۆ فێرناندز کاسمێرۆ لە پشت دێوانێ ئێرکسن تا ڕادەیەک ماشتێناتت خۆی نوێ کردوێتەوانێ خۆی دووبارە ئەپدەیت کردوێتەوە بەڵام پێویستی بە ئەپدەیتی زیاترە لەبەرەوەی یانەکانی دیکەش خۆیان ئەپدەیت کردوێتەوانەیە و لەگەڵ ئەوەشدا یانەکانی دیکە ناو تەنها باس با بڵین ئارسیناڵ و لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی و توتنهام و چێلسی بەڵکو و یانەکانی تریش و تۆ سێری ئەستۆڤێلا بکە سێریانەکانی دیکەش بکە فولهام کە کوێ هەمیان سەرقاڵی خۆنیۆکردنەوە خاڵ وەرگرتن لەمانەش دوو هێندە قورستر بووە بەتایبەت لە یاریگای خۆیاندا بۆیە مانچستەر یونایتد پێویستی بە مێرکاتۆیەکی باشترە تا ئەوەی بۆ وەرزی داهاتوو ڕکابەرێکی باشتر بکات و داخوازەکانی تێهاگ جێبەجێ بکەن زۆر باشە تا فێرگیسۆن وازمان سەر یونایتد نهێنێ ئاستی تیپەکە بەرەو پێشەوە ناچێ کۆمنتی هاوڕێکەکەن سوێتی بەڵێ ئەزانی کا گۆران ئەرجەنتین سەروانەی لای ئەرجەنتینەکان تۆزێ قورس بێ بۆیان ئەم قسەیە مارادۆنا خوای گەورە لێی خۆش بێ تا مارادۆنا مابوو زەختێکی زۆر بوو لەسەر ئەرجەنتین و لیۆنێل میسی بە تایبەتی بۆچی لەبەرەوەی هەندێک تەحلیل پێیان وا بوو کە مارادۆنا نایەوێت میسی مێژۆکەی یان نزیک بێتە لە مێژۆکەی یا مێژۆکەی بشکێنیان مێژوو بۆ خۆی بەرێ هەنێکات زەخت بوو نکات ینی ئەبوو بە فشارێکی سلبی لەسەر هەڵبژاردەی ئەرجەنتین و بە تایبەتی لیۆنێل میسی دوای نەمانی مارادۆنا ئیتر بە هەر جۆرێک بێت ئەرجەنتین مۆندیالی بەدەزێنا و لیۆنێل میسی مۆندیالی بەدەزێنا لەو ڕۆوە ئەم قسەی بۆ مانچستەر یونایتد ڕاستە یعنی ئینسان تەبعی ئینسان وایە ئەمە نیە ئەمە ئەوروپی و ئەمە ئەمریکی و ئەمە یابانی و کوێ ئینسان تەبعی حەزەکاتە خۆی بێت یعنی حەز ناکە کەس دەخۆی بە کەمن ئەو کەسانی کە حەزەکەن بەرامبەرەکان لە خۆیان باشتر بێت لەوانەیە فێرگسنیش ئەمە تەحلیلێک بێت تەحلیلێکی جوانە بۆی کە فێرگسن نەیەوێت ئەو مێژووی کە پێشتر خۆی بە مانچستەر یونایتد دروست کرد چکە هەمومان نەزانین ئارسنال هەرچی بکات هەرچی بکات خەڵک باسی ئەو جاما کات کە ئارسن ڤینگەر بەبێ دۆڕان بۆی بێت بەڵێ ئەم ڕۆژ سپیکەرەکان دانا لە بەردەم یاریگای ئیمارات بۆیە ئێستا بوونی فێرگسن لەوانەیە هەندێک کات زەخت بێت بۆی کە فترەیەکی زۆر ماوەتەوە لە میانەیە ینی من یەکشت بڵم من فێرگسن ناڵم چێکنێ لە ڕاهێنەرە گەورەکان بەس فێرگسن چەند ساڵ لە مانچستەر یونایتد مایەوە ماوەیەکی زۆر 20 ساڵ سەگەم 20 ساڵ زیاتر بوو کە 27 سەکاک بڕیارەگەر بۆم ڕاستکەیتەوە زیاد لە 27 ساڵ بووە باشە لەو 27 ساڵە چەند چامپیۆنز لیگی بەدەزێنە پرێمەر لیگ بەراورد بەمانەوەی ئێشتا ئەنجامی کەین بەدەزێنەوە کاک گەورە یعنی بەراورد بەو ماوە زۆری 20 ئەو نە ساڵ لەگەڵ مانچستەر بەس ئەگەر باس لە هەندەرنە کاتدان پێیان وایە سەردەمێکی زێڕینە سەردەمێکی زێڕینە بەس کاک گەورە 27 ساڵ زۆر زۆرە زۆر ماوەیەکی زۆر زۆرە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە 27 ساڵ ڕاهێنەری تیپێک بیت و تیپێکی گەورەش نەک تیپێکی بۆ نمونە تۆ ناوی بە ڕاهێنەری کریستال پالاس ناوی بە ڕاهێنەری برینتفۆرد بووی بە ڕاهێنەری مانچستەر یونایتد بووی بە ڕاهێنەری تیپی یەکەمی شارێکی گەورەی مانچستەر بۆیە پارە و داواکاریەکانە بۆ جێبەجێکرێ کەواتە بەراورد بە بۆچوونی من ناڵێم فێرگسن ینی هەڵەیەکی گەورەیە هەڵەیەکی زۆر مێژوویە من ئالێرا بڵێم فێرگسن ڕاهێنەرێکی گەورەی نە بەس 27 ساڵمانەوە لە مانچستەر یونایتد هەر بێ ئەنجام بەدەستبێنی کاکە تۆ ڕاهێنەری یانێکی بچووک نیت ڕاست کاکە تۆ لە ئیتالیا ڕاهێنەری لیچی و ڕاهێنەری هیلاس ڤیرۆنا و ڕاهێنەری ئەمانەی کا گۆرانیە تۆ ڕاهێنەری بەسەر ئایسی میلانی ئینتەر میلانی یوڤەنتۆسی چاوی میدیات لەسەر هاندەر لێت قوبوڵ ناکە کەواتە بێ پارە بخرێتە ناویانەکەوە ئەبێ ئەنجام بەدەستبێنێت بەڵام من ئەڵێم فێرگسن بوونی فێرگسن ضرورەتە بەڵام نەک بە سلبی کار لە مانچستەر یونایتد ینا تۆ بۆ نمونە ئێستا تۆ سێری ئارسن ڤینگەر ڕاهێنەری ئارسیناڵ ڕاوێژکاری فیفایە ینی خەریتەی تۆپی پێ یەک لەوانەیە کە خەریتەی تۆپی پێ کێشێت
ئارسن ڤینگەر قسەی تیاکات کۆمەڵێکی زۆر ئارسن ڤینگەر چێک لەوانە ڕالف رانگنیک ڕاهێنەری پێشووی مانچستەر یونایتد کە هێنا بوویان بە کاتی و دواتر ڕاهێنەری بێن ئەمەکو چاودێر لە تیپەکە بێت یعنی ئێستا دەستێک کە وردە مانچستەر یونایتد و پلانانە جێبەجێکە کە ڕالف رانگنیک پێشتر داینابوو بوونی ئەم کەسانە مهمە کاگۆرن ئەمە پێوتری عقل یعنی ئێستا پاریس سەن ژەرمان بۆ خراپە بێ پاریس سەن ژەرمان پارەی تایە یاریزانیشی تایە بەس عقلی تایە بێگومان عقلی تایە ئەمە بەستەکەم خوانەخواستە بە سلبی بینەروەی نەبێ عقلی تۆپی پێی تیانە يعني تو استاك هرمي كل سنه سايبين بالسياستك بس السياسي شاك معناه بس عقلي برا بردني ولات يعني راست خو مرجنيه تو بارو بيبي مرجنيه رايت التلفزيون وكونغري وش نعمل هما اي كذا برد ابي عقلي قصا كردني وعقلي برا بردنا باريس سان جيرمان عقلي برا بردني بكاك او باري لنا باريس سان جيرمان ها بيموا او لنا مانشستر سيتي يعني اي بو او بلا او تشيك او عقلي او جوارديولا يعني كاتشي شو تازه قالتي يعني انت دعاي هاتوا لويس انديكي يعني بس تازه مالك دويران او امبابي او ميسي رو راموس روي بما عقل مهم فيرجسون ايجابي بريار ويك ابينم كومنت كان باز لقوريتين هاك كان يعني همو يعني كوك نسرويتين هاك دەتوانێت مانسەرێکی باشمان جارێکتر پێ ئاشنا بکاتەوە ئەنیش لە کۆمنتەکان بازەوە کاڵە تیناک بۆ فێرگە واسە جیاجیەکانی ماسەرەکە زیاتر لە 15 بۆندی ئەنجام داوە مەش پێمان دەڵێت کە پرۆژەی تیناک ماسەرێکی جیاواز دروستەکە یعنی گەشتبینی بە تینهاک لەگەڵ مانچستەر یونایتددا وەڵا کاگۆران ئەوە ڕوونە کە تینهاک جێدەستی خۆی لە یانەی مانچستەر یونایتددا نەخشاندووە ڕاهێنەرێکی گەورەیە ئەوەی کە ویستوێتی و لە ئەم وەرزاگە دەستکەوتێکی گەورە بەدەست دێنێ قسەکانت ئەبڕم ببوورە شکستی خواردووە نەخێر لەبەرەوەی ئەگەر قەرارە بۆ برنی پرێمەر لیگ بێت ئەوە لە دوای برنی پرێمەر لیگێت ئەوە ئیتر پرۆژەکەی کۆتایی پێدێت بەڵام ئەوەی کە دەیبینین ئەوەیە کە مانچستەر یونایتد دەوێت لەگەڵ تینهاگا تیپێکی بەهێز دروست بکەنەوانەیە ئەمە ئەو کارە ڕاستەیە کە تۆزێتتر دەچینە سەری مانچستەر لەگە گواردیۆلایە کردی بۆ چەند وەرزێک گواردیۆلا شکستیانە لە برنی چامپیۆنز لیگ گەیشتە یاری کۆتاییش بەڵام ئامانجەکە بردننی چامپیۆنز لیگ نەبوو ئامانجەکە دروستکردنی تیپێکی بەهێز بوو ئەفومکە ببوورە قسەکانە پێ بڕم ئەمە قسە بۆ بینەری کورد دەکەین بۆیە ئەبێ قسەکانمان لە چوارچێوەیەکە بۆ بینەری کورد بێ ئەوە بینەری کووردە مناقەشە و شتێک دروستەکە کە ئیتر مناقەشەکان بە ئاراستەیەکە بڕات بۆ نمونە با من لە لیۆنێل میسیەوە دەست پێ بکەم نارەکانی میسیان و میسی ئەگەر توانای هەیە ئەگەر هێزی هەیە ئەگەر بوێری هەیە بچێ خولیکە تاقیکاتەوە باشە خولی فەڕەنسی تاقیکردەوە وتیان نەجا خولی فەڕەنسیکەی خولوکەی باش ئەگەر میسی یاریزان وەگەر میسی باش شتێک بۆ بژار دەکەی کاکوپە ئەمریکای بەدەست ناوتیان شەڕە شەق بوو تۆ خۆت خەیتە زاویەکەوە ئێستا بۆ منە تۆ بە منەڵی ئەگەر مانچستەر یونایتد تیپە بارەسەر دەستی تینهاک نازنایە بەدەست بێنێت ئێوەرزی داهات و بەدەستی هێنێت من ئەبێ بێ پێ بڵێ بڵم کاگۆران خۆ بەدەستێنە ئەنجا توی کۆمەڵێک موبەڕیر و کۆمەڵێک بیانووی ناشرین و بیانی زەعیف من ئەمێ ئەوە بگەێنم بردننی پرێمەر لیگ یان مەسەن گواردیۆلا کە بە گواردیۆلا وترا گواردیۆلا گە چامپیۆنز لیگ بەدەست بێنێت چامپیۆنز لیگ بەدەست بێنێت ئێستا تینهاک پێم وانە نییە ئەگەر تینهاک پرێمەر لیگ بەدەست بێنێت بڵێنیتە تەواو بۆ ئەوەیە کە ئیتر قسە لەسەر تینهاک نەکەین بەڵام تینهاک پرۆژەی پێ خاوەنی پرۆژەیە کاک بڕیار کۆکی ئەوە بەڵام ناکرێ من ئەگەر نەیاری مانچستەر یونایتد من بێم لێرەوە قسە بکەم بڵێم مانچستەر یونایتد ئەگەر تیپە لە دوای فێرگسن نازناوێ بەدەست بێنێ دوای کە نازناوەکە بەدەستێنە لەم وڵا بە هەڵی ناو بژیوان و وڵا بە شەڕە شەق و وڵا بە چێ نا پێم وایە تینهاک خاوەنی پرۆژێ لە مانچستەر یونایتد بەدڵنیایەوانێ پرۆژەی پێ و پلانیشی پێ یعنی لە وەرزی ڕابردووە کە دەستی پێکرد یەکێ لەوانەی کە ڕێکی خستەوانێ نێوانی یاریزانەکان بووتی من قبوڵم نییە لە دوای مەشقەکان لە شوێنی نان خواردن یاریزانەکان پەرتەوازە دابنیشن بۆیە ئێستا دەبینیت یعنی مانچستەر یونایتدێکی یەکگرتوو دەبینیت کە لە ناو یاریگاشە ڕنگدانەوەی هەیە بۆیە ئەوەی کە تینهاک ویستێتی جێبەجێی کردووە مانچستەر یونایتدمان دەبینی لە پێش تینهاک بە هاسایی تۆپیان لە دەست دەدا و درەنگ وەریشیان دەگرتەوە بۆ لەبەرەوەی تیپەکەوەکو دەستە جەمعی یاری نەدەکرد ئەمانە هەمووی جێدەستی ئەم ڕاهێنەرە گەورەیە کە بەڕاستی گەورەیە ڕاهێنەرێکی ئینکاری لەوە ناکرێت بەڵام ئەوەشمان با لەبەر چاوا بێت ئەم وەرزە ئەرکی قورسترە لەبەرەوەی لە چامپیۆنز لیگیشدا بەشدارە و لە پرێمەر لیگیشدا دەبێت بەپێی سروشتی دۆخەکە ڕکابەرێکی باشتر بکات بۆی ئەمە ڕاستە ئێمە پێمان وایە کاری باشی کردەوە بەڵام دوجار ئێعلامی بەریتانی چاوی لەسەرەوەی ئەم ڕاهێنەرە دەبێت هەنگاوی باشتر بنێت بەڵێ هەندرانیش داوای نازناوەکەن یعنی من تەواو لەگە قسەکانتانم بەڕاستی ڕاهێنەرە پرۆژەی پێ بێ بەڵام یعنی هەندەر چی لە پرۆژەیە بکە کە نازناوی بەدواوە نەبێت وانە
بەدڵنیام کا گۆران بەڵام یەک شتەیە دەبێت پرۆژەکە ڕاهێنەر خۆی سەپەرشتیکە ئەمەی کە مانچستەر یونایتد کردوێتی و لەوە هاتوونەتە دەرەوە کە دەست بوو دەزۆر بدەنە ئیشی ڕاهێنەرەکان و خۆیان یاریزانی وە بگوازنەوە کارە ڕاستەکانە لەبەرەوەی لەم سەردەمەی تۆپی پێدا ئەبێ ڕاهێنەر بێت بە پرۆژوانێ خۆی پرۆژەکەی جێبەجێ بکات داوای چی یاریزانەکە بۆی جێبەجێ بکرێت ڕێگری لێ نەکرێت و دواتر ئەو پێگاتی کە دای دەنێت ئەو گرنگی کە دەدا بە کۆمەڵی یاریزان نایدا بە کۆمەڵی یاریزانی دیکە دەبێت خۆی لەوانە سەرپشک بێ بۆی لە کۆتایی وەرزەکەشدا کارگێڕیانەکە کاتێ لەگەڵی دادەنیشێت بتوانێت لێبستینەوەی لەگەڵا بکات نەگەوەی پێشتر لەگە مۆرینۆدا دەکرات خۆی لە کۆنگرە ڕۆژنامەکان ئاماژەی پێکرد دەیوت من دوو بژاردەم دەخستە بەردەم کارگێڕی مانچستەر یونایتد ئەم بژاردەی سێمیان خۆیان دانا و ئەویان بۆ دەگواستمەوانێ بۆیە کارڕاستەکەوەیە پرۆژەکە لای ڕاهێنەر بێت و خۆی جێبەجێ کات و کاراسانی وە بکرێت و دواتر لێبستنەوەی لەگەڵا بکرێت زۆر باشە ئەمەوێ مانچستەر جێ بێڵم وڵایی کاکاوڕێ زۆر باسی کلیان مباپێمان کردو بەڕاستی بێتام بووە وڵی ئەعلامی بێتام کردوە کاکە ئەمڕۆ ئەڕوا ناڕوا پارەیە دەنێ ڕوا بۆ هیلال ڕوا بۆ بەڕاستی بێتام بووە ئەوە زۆر قسەمان لەسەر کردووە مانچستەر یونایتد دۆزی داات و لایەنی شیاری گوتە ئەم پێیان بۆ هەندەی ڕیال زۆر بە کوردی حەز ناکەم باسی مەرج نییە ینی ئەو هیوایی لەسەر ئێمباپێ هەتانە یعنی بەو شێوەیە بێ زانی بۆ لەبەرەوەی ڕۆبینۆ لە ئێستای ئێمباپێ مهمتر بوو کە دەرکەوت هاتە ڕیال مەدرید چی دێ بەسەر کار گۆرە تا ڤینیسیۆسێکتان هەیە ئایبی نییە ڤینیسیۆس بەکار بخەن پێویستانە کە شوێنێک تۆ ئێمباپێ یەکڕی بە شوێنی کەریم بنزیمە چۆڵ زۆر باڵی ڕاست و چەپ نوقسانە کار گۆرە دەست خۆش زۆر حەز ناکەم باسی ئێمباپێ بکەم شتەکە بێتام هەموو ڕۆژێ هەڵێکی لەسەر بکەن باوە سەبا من مانچستەر سیتی ئەوەی کە دیارە ئەوە ڕیاض محرز ئەمڕۆ ڕۆژ بۆ خولی سعودی ئەویش ئەوە گۆندۆگان گرێبەستکەی کۆتایی پیات ئەمساڵ بە شۆنە یاریەکە ئەوەی کە گرێبەستی گەورەیە بۆ تا ئەندازەیە کۆفاسی جیگواسۆتۆ ڕیزەکان یانەی مانچستەر ئێبستی بەڵام تیپێکی باشی هەیە مانچستەر سیتی و پێ گواردیۆلا بەیانی تیپێکیەیە کە هەمیشەم تیپە چاوەڕی ڕکابەری لێ یەکرێ یعنی بەشێکی زۆری یاریزانەکان باس ینی دیگۆ سیمۆنی لە کۆتا لێدوانیا بازدەوا کە هەڵێ مانچستەر ساڵ بە ساڵ بەێسرەوێ مانچستەر سیتی خوێندنەوەت بۆ ینی مانچستەر سیتی چییە ئەم ساڵیش ئەو مێرکاتوی ئەنجامی داوە تا ئاسا ینی مێرکاتویکی باشی ئەنجام نەداوە بەڵام خۆی پێکاتێکی باشی هەیە سەکە زۆر ڕاستە کاک گۆران باگەڕێن بۆ ڕیال مەدرید ڕیال مەدرید هات چوار چامپیۆنز لیگی بەدەستهێنا بەڵام گۆڕانکاری گەورەی نەکرد هەر بە تۆنی کروس و مۆدریچ و کاسیمیرۆ و رامۆس و کریستیانۆ ڕۆناڵدۆ و کەریم بنزیمە و یعنی یاریزانی تازە نەهات کاک گۆران کە بێت ئەم پێگاتێت بۆ بەهێز بکات کۆشی لەگەڵ ڕیال مەدرید چامپیۆنزیگە بەدەستهێنا زۆر گەوری ئەنجام نەدا یاریزانی نەهێنا ئەو یاریزانەیەکێک بێت لە هۆکاری بردننی نازناوی چامپیۆنز نەیبوو هەر کۆنەکان بوو هات جیلێکی چاشی پێ بەڕێکرد وەکو چۆن لە ڕابردووە مەسەن میلان پاترێک سەردەمی زێڕینی هەبوو بە مالدینی و بە کۆستا کۆرتا و بە سیدۆرف و بە شیفشینکو و بە گاتۆس و سێرجینیۆ و دیدا و ئەمانە کۆمەڵەکانی ها کۆمەڵی نازناوی چاشی پێ برد ئێستا مانچستەر سیتی لە هەمان دۆخایە یعنی مانچستەر سیتی ئەم ساڵ مەسەن دیبروین لە 30 ساڵیەوە نەچێتە 37 ساڵی هەر لە تەمەنێکی ینی 6 مانگ 8 مانگ فەرقی کردووە مۆدریچمان بینی لە تەمەنی 37 ساڵیە چۆن یای بەلای یاریزانەکانی پاریس سان ژێرمان و بردنەوەی بەخشی ڕیال مەدرید بۆیە مانچستەر سیتی توانای ڕکابەرێکی زۆر چاکی هەیە بەڵام ڕۆشتنی گۆندۆگان ڕۆشتنی مەحریز کێشەکە لەکوێ دروستەکە کاک گۆران چ تیپێک بەهێزە ئەو تیپە بەهێزەکە یەدەکی بەهێز هەیە بەڵێ وانە یعنی تۆ ئێستا کاتێکە لە باڵی چەپتا ڕیاض محریز باشیان فیلفۆدین من بە بۆچوونی من ڕیاض محریز کاری کردی بەلای منەوە چاکترین لێدەری سزا لە پرێمەر لیگا بە بۆچوونی من ڕیاض محریزە هیچ نەبێ بە لێدانی سزا بۆ نافوتێن باشە مانچستەر سیتی لە ڕۆشتنی ئەم یاریزانانە مەسەن گۆندۆگان ئەسڵەن گۆندۆگان هێزێکی گەورە بوو لە مانچستەر سیتیە کام ساڵ چامپیۆنز لیگیان بەدەست گۆندۆگان ئەو هێزە بوو کە بە عەقڵی ئەڵمانی و بە پیادەکردنی لە پرێمەر لیگا هات چامپیۆنز لیگیان بەدەستێنە مانچستەر سیتی بۆیە من مانچستەر سیتی بەمان ساڵ هەرکابەری کات هەڵ ڕکابەری ئەمێنێت بەڵام هاتنی کۆفاسیش بۆی هەڵی ناوەند هێزێکی زۆر گەورەیە هێزێکی زۆر گەورەیە یاریزانی کە من زۆر معجبم پێی شێواز دیاریکردنی لەگەڵ گواردیۆلا و لەو شێوازەیە زۆر یەکەگرێتەوە بۆیە مە کاریگەری هەیە بە تاکید کاک گۆران بە تاکید کاریگەریە هاتنی کۆفاسیچ یعنی تۆ سەیری کە ئێستا بۆ منە گۆندۆگان ڕۆشتووە چارلز ڕۆشتووە کە چارلز یاریزانێکی ئاسایی بوو محریز ئەیسەی بازاری گواستنەوەی مانچستەر سیتی لە 4 سەفقەیە خۆی بینێتەوە دوان ڕۆشتووە سیان ڕۆشتووە دانەیەگاتووە کۆڤاسیچ ڕۆشتووە کۆڤاسیچ هاتووە گۆندۆگان ڕۆشتووە چارلز لەگەڵ محریز کانسیلۆش گەڕاوەتەوە
کانسیلۆش گەڕاوەوە کە پێم وایە کانسیلۆ گواردیۆلا ئەتوانێت بەکاری بخات ئەتوانێت بەکاری بخات هەم لە ارتیکاز یاری پێ بکات چۆن ئێمە جۆنستۆنزمان بینی کاکە لە جۆنستۆن لە شوێنی خۆیان خراپ بوو گواردیۆلا لە ارتیکازەکەی باش نەیزان دەست خۆش کاک بڕیاریان سەبارەت بە مێرکاتۆ یانەی مانچستەر سیتی و ئاماژەمان پێکرد تەنها یاریزان و هاتنەوەی کانسیلۆژەوە ناکرێت بەگرێ بەسێکی تازە هەژماری بکەین بەڵام ئەوەی هەیە کۆفاسی ئەویشێکە لە یاریزانە زۆر باشەکانی ناوەند کە من بە خۆم سەرسامە بە توانەکان یاریزانێکە هاڵێ لە ڕووی بەرگریشەوە یاریزانێکی باشە لە ڕووی تۆمارکردنی گۆڵیش یاریزانێکی باشە یارمەدەرێکی باشی یاڵی پێشەوەیە گواردیۆلا گرێ بەسێکی باشی واژوو کردووە ئەگەر قسە لەسەر مانچستەر سیتی بێت قسە لەسەر تیپێکی جیاوازە کاگۆران مانچستەر سیتی ئێستا گەیشتۆتە لووتکە جا قسێکی تەقلیدی هەیە و زۆری ڕاستەڵێ گەیشتن بە لووتکە ئاسانە بەڵام هێشتنەوەی قورسە بۆیە ئێستا ئامادەکاری ئەم هاوینەی مانچستەر سیتی جیاوازترە تیپێک بە سێ نازناوانە چامپیۆنز لیگ پرێمەر لیگ جام یەکێتی ئینگلتەرای بەدەستهێناوە دێتەوانێت بۆ وەرزی نوێ دەچێتەوە نەوە ڕکابری پرێمەر لیگ چامپیۆنز لیگ دوو جامی ئینگلتەرا ئەوە چەند نازناوێکی تری شۆک و سۆپەری ئەوروپی و جامی جیهانەکانیش لە بەردەما بێت ئەم تیپە ئەو کاک بەهمەن ئاماژەی بە خاڵێکی جوان کرد دوو یاریزانی لێ ڕۆشتووە خاڵە بەهێزەکەی یەکێ لە خاڵە بەهێزەکانی مانچستەر سیتی کورسی یەدەگی بووە خاڵێکی بەهێزی دیکەی ڕاهێنەری توانای جەستەییە لۆرێنزۆ بۆنافێنتورای ئیسپانیا کە ئەگەر هەموو ئەلان باسی ئەنتۆنیۆ پینتۆسی ڕاهێنەری توانای جەستەیی ریال مەدرید بکە کە ئیتاڵیا بەڵام حەقی ئەم کابرایە خوراوە کە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی یانەی مانچستەر سیتی لەبەرەوەی تۆ سەرنج بە 90 خولەک 120 خولەک مانچستەر سیتی لە فشاربردنە سەر تیوی بەرامبەر دایە ماندوو نابێت ئەمە چی ئەم کاری کردوم ڕاهێنەری توانای جەستەیی ئەمە دوو خاڵۆک و خاڵی بێز ئەو ئەمێنێتەوانەیە کاگۆران هەموو تیپێک هەموو یانەیەک هەموو هاوینێک پێویستی بە خوێنەکردنەوە ئەپدەیتە یانێ مانچستەر سیتی پاڵەوانە ئەوەی کە پێش هەموو شتێک گواردیۆلا لەسەرەتی تا دەست بۆ گرێبەست بەرێت یەک خاڵەیە زۆر گرنگە کە من وا هەست دەکەم لەم هاوینەدا کاری بۆ دەکات ئەویش ئەوەیە دەرونیەن یاریزانەکان ئامادە بکات تێیان بگەێنێ کە نەگەیشتونەتە لووتکە چونکە ئەگەر بێت و یاریزانی مانچستەر سیتی وا هەست کە گەیشتۆتە لووتکە دوور نییە ئەم یانەیە تووشی ساربوونەوە بێ ئەو جۆش و خۆشەی نەمێنێ لەبەرەوەی ئەمە ریال مەدرید نییە کە سێ نازناوی چامپیۆنز لیگ بەرێتەوانێ هەوڵی چوارەمیش با لەسەر یەک بۆیە دۆخی مانچستەر سیتی جیاوازێکی تایە ڕاستە ئێستەیانەکە لە یانەیەکی بازرگانی ئیماراتیەوە بووە بەیانەیەکی تەواو وەرزشی تەواو تۆکمە مێژووی نووسێتوانێ بەڵام مامەڵەکردن لەگەڵم دۆخەشە پێویستی باقلێتێکی گەورەیە کە پێم وایە گواردیۆلا وەقلەتەی هەیە کەوەیە دەبێت یاریزانەکان دەرونیەن ئەقلیەن ئامادەیان بکات بۆ وەرزی نوێ کە ئەم یانەیە هیچی بەدەست نێناوە هیچی بەدەست نێناوە لە سفرۆ دەست پێکاتەوانێت تا ڕکابەری بکات وە بۆ کورسی یەدەگیش بە دڵنیایەوانێ پێویستی بە گرێبەست دەبێت لەبەرەوەی هەمیشە دەیڵێنەوە لەوانەیە ستودی داهاتوو تریش لە هەفتەی داهاتوو قسە بکەموانێ پرێمەر لیگ پێویستی بە دوو پێگاتەیە و بەردەوام پێویستی بەوەی یانەکان خۆیان نوێ بکەنەوانەیە بینیمان لێڤەرپوڵ تەنها یەک هاوین خۆی نوێ نەکردوانێ وەرزی ڕابردوو چی لێ بەسەر هات تەنانەت ئەتوانم بڵێم خۆشی نوێ کردو بەڵام بۆ جۆرە نەبوو ینی لە چاو یانەکانی دیکەدا بۆ جۆر نەبوو ڕاستەخۆ تووشی پاشەکشێ هات بۆیە ئەوەی کە پێویستە مانچستەر سیتیش بە هەمان شێوە پێویستی بەوەیە کە گرێبەستی نوێ بکات وە زائیدەن کۆمەڵی یاریزان هەیە گرێبەستی لەگەڵا کراوە لە ڕابردوودا بەڵام دەرفەتی زۆری پێ نەدراوە کە لەوانە جولیان ئەلڤارێسە کە ئێستا لە بازاڕی گواستنەوەشا خواستێکی زۆری لەسرە ئەم یاریزانە پێویستی بۆی یاری بکە مەوهیبەیەکی لاوە بەڵام گرفتەکەی ئەوەیە وەکو هێرشبەری سەرڕم یاری کات هالان شوێنەکەی گرتووە دوور نییە گواردیۆلا بۆ وەرزی نوێ هەردوو یاریزانەکە وەکو هێرشبەر یاری پێ بکات داهێنانێکی نوێ بکات بینیمانە گواردیۆلا کاتی هاتۆتە مانچستەر سیتیوانێ سوودی لە بەرگریکاری باڵی چە وەرگرتووە وەکو ارتیکازی وەمی بەشداری پێکردووە وەرزی ڕابردوو لە دوای مۆندیالەوانێ سوودی لە بەرگریکاری دڵی بەرگری وەردەگرت جۆنستۆنز وەکو ارتیکازی وەهمی بەشداری پێدەکرد و پلانەکانی دەنەبوو دوور نییە جولیان ئەلڤارێسیش لەو شوارچەی پلانێکی نوێدا ببینینەوانێ جگەلەوە کاڵڤین فلیپیسیش ئەمیش بە هەمان شێوە دەرفەتی پێنەدراوە و بەپێی میدیاکانی بەریتانیا پێش دەستپێکی ئامادەکاریەکانی مەشق و ڕاهێنانەکانی مانچستەر سیتی چوە مەشقی کردووە تا ئەوەی قەرەبووی وەرزێکی خراپی خۆی بکات کاک بڕیار یەک ئیزافە بوو لەسەر باسی جولیان ئەلڤارێس کرد ئەبێ یاریزان قسەکەم بەغەدری نەکرێت لایەن گواردیۆلاوە نا ئێستاویستم باسی وەکەم کاک گۆرە جاری وایە یاریزان تموحی بە جۆرێک ئەڕوات ئەوەندە لوتی بەرزە بێت ئێتر لوتی ئەشیە داواکاریەکانی ئەو نەبەرزە بەون نەسا
کاتێ تۆ یاریزانی ڕیال مەدریدیت ئەگەر 15 خولەشی ڕیال مەدرید 15 خولەشی بەرشەلۆنە ئەبێت قەدر و قیمەتی 2 تایم سەرەکیە بێت لایەنەی وێستهامە ئەبێ قەدری 2 تایمی هەیە لە ڤالەنسیا باش ئێستا جولیان ئەلڤارێس 2 جار قەدری هەیە یەکەم مانچستەر سیتی پاڵەوانی چامپیۆنز لیگە دوم لەژێر دەستی گواردیۆلایە تۆ 15 خولەک یاریکردن لەژێر دەستی گواردیۆلایە بەلای من و هێز و قورسایی زۆر زیاترە وەک لەوەی کە بچی لای ڕاهێنەری یاسایی ڕاهێنان کرد یعنی من پێم وایە جولیان ئەلڤارێس کە هێزێکی گەورەی ئەرجنتین بوو لە مۆندیالە پێشێک بوو لە هۆکارەکانی بردنی ناسنای مۆندیال بۆ هەر کاتێ 15 خولەکات بێتە ناوە ئیشی خۆی بەڵێ بەرامبەر ڕیال مەدرید بینیمان کە هالاند تەواو هالاند چوو دەرەوە یاریەکە ڕۆڵێکی کاریگەری هەبوو وانە من پێم وایە ئەگەر ڕێژەی بوون بە پاڵەوانی ئەرجنتین حسابکەی لە مۆندیالە هەندەری میسیلم عاجز نەبن بەشە زۆرەکەیان بە ئەلڤارێس و مارتینێز وەرە سەی یاریەکانەکەینەوە سەی یاریەکانەکەینەوە زۆر باش باشە قسەکان لەسەرەوەیە ئەلڤارێس ئەگەر بێ یاریزانێکی کامڵ ئەبێ لەژێر دەستی ڕاهێنەرێکی کامڵە ڕاهێنان کە کاگۆران نەک ئەوەی بێ بچێتە تیپێکەوە ئەمڕۆ ئەو ڕاهێنەرە دوو بەیانی ئەو ڕاهێنەرە سێ بەیانی ئەو ڕاهێنەرە گواردیۆلا یاریزانە بۆ دروستەکات یاریزانە بۆ پێگەێنێت جۆن ستۆنز کا گۆران یعنی سی جۆن ستۆنز بەرم لەبوو جۆن ستۆنز لەکوێ یاریەکرد شوێن یاریکردنی کوێ بوو کاک بڕیا لەکوێ بوو جۆن ستۆنز لە دڵی بەرگری لە دڵی بەرگریە باش بوو ناواسە باشەی نەبوو ماگوایرما بوو بەڵام بە تۆزێ باشتر بەڵام ئەو هێنایە ئێرتیکاس بوو باش یاریزانی ئێرتیکاس کار ڕاست یعنی تامی بۆسکێتیە کاکە تامی بۆسکێتیە گۆندۆگان ینی ئەو یاریزانە باشە نەبوو بە پیری ئەو هێزە گەورەی هەبوو کاگۆرە یعنی مە کەمکردنەوەی بۆیە پێم وایە ئەلڤارێس مانەوەی لە مانچستەر گواردیۆلا لەگەڵ گواردیۆلا کۆمنتەکان لە ڕۆشنی ئەو یاریزانە لە مانچستەر کاریگەری وای نابێت چونکە تیپەکە لەسەر بچینی ڕاست و دروست ئەنگاودنەوە تیپەکەیەکی دەستە جەمعیەکە ڕۆشتنی ڕیاض مەحرەز ئەگەر بێرناردۆ سیلڤا ئەگەر چی زۆر ئارەزوەکان گرێبەستەکەی نوێ بکەنەوە بەڵام ئەویش مەیلێکی بۆ بەشتۆنە هەیە بڕواگە بۆ نەبەشتنەوە گرێبەسەر لە دواسەتەکان ئەنجام بدا ڕۆشنی ئەم یاریزانە چۆن کاریگەریان لەسەر تیپەکەمان کاریگەری بێ کاک گۆران تۆسەی کە مەسەر بوون بێرناردۆ سیلڤا یاریزانێکی زۆر گەورە یعنی من پێم وایە ئەگەر هێزە گەورەکانی مانچستەردا بەشکەی بەشێکی زۆری بەرناردۆ سیلڤاکە کاگۆرە یاریزانێکی مراوەخ بوو یاریزانێکی گۆڵکار بوو یاریزانی تەواو تەکتیشی بوو پلانەکانی ڕاهێنەری چاک بەباشی هەزمەکرد و جێبەجێ کرد بۆیە ڕۆشتنی گۆندۆگان بە گۆڤاسی ساڕادەیەک ساڕێژە بەس پێم وایە بەرناردۆ سیلڤا بڕنابێتەوە شوێنەکە زۆر باشە برادێکی گرەی لێکردین لێم بەهمەنە زۆر درێژدا بڵای گۆرانگیان بەخوا منەوە قساکەم چی بکەم ڕێ بە میوانەکان ناکاکەم میوانم ئەم دوانە ساعەت ماڵم زۆر باشە ئەمەوێ دوا قسە لەسەر مانچستەر سیتی وەربگرم مانچستەر سیتی بەم پێکاتیەوە ڕکابەری بردنەوەی پرێمەر لیگ و چامپیۆنز لیگەکە وەرزی داهاتووش بەڵێ ئەزانین چیکار گۆران پرێمەر لیگ قورسە من پێم وایە ئەمان بۆ چوونی منە بردننی پرێمەر لیگ قورسترە لە بردننی چامپیۆنز ئەڵێ گڤاردیۆڵ حساب بکەن گڤاردیۆڵ کاک برا گڤاردیۆڵ گرێبەستێکی چۆنە بۆ مانچستەر سیتی ئەو گڤاردیۆڵێکە مێسیای بەلایە بەرگری کارێکی کامڵە بەرگری کارێکی پتەوە بەرگری کارێکی خێراتەنها کە باس لە گرێبەستەکان تەنها ئەو وێنەی مێسی دانێ سەتەکە باسی واتینگەکە یەکسەر وێنێ و بێتەوە بەرچاو کەمیسی لەمە قسەمان لەسەرەوە نییە ئێستا ئەم یاریزانە لە دڵی بەرگری یاری دەکات دیارە شتێکی دیکەیە لە یانەکە داکەویش لاپۆرتەیە کە مانەوەی مسۆگەر نییە و لە پرۆژە یانەکەشان نییە و ئاکانجیش ئەو یاریزانە ینی ئەوەی کە لە کۆڵەکەی بەرگری مانچستەر بێت ڕۆبن دیازە ئەوانی دیکە سیقیانی ینی ئێمە زۆر کات بینیمانە هەر بۆ نمونە جواب کانسێلە وەرزی ڕابردوو لە سەرەتاوانێکە بوو یاریزانە سەرەکیەکان و ئەسیستێکی زۆر باشیە بوو دابەزینێکی زۆر باشیە بوو ناو یاریگەتی بەرامبەر بەڵام لە دوای داسێرەکە لە ناکاو شتەکان تێک چوو بۆ کۆڵەکەی تیپەکە نییە بۆیە لە لای گواردیۆلا تەنها یەکشتی بچووک لە پلانەکانی گواردیۆلا لابەی ئەو ئامادەی تیا بوو کاتە قوربانی یانێ کاتە دەرەوەی پلانەکان یاریزانێکی دیکە دێنێ لەبەرەوەی گواردیۆلا لەگەڵ کارگێڕێکی زۆر باش لەگەڵ بتوێنێتەوێت دەمە واقعی غەزێنەیەکی باش لە پشتی دەستکراوەی لە هەندێک هەنگاوە بۆیە ئەو یاریزانەش کە ئاماژە گڤاردیۆڵ دڵنیا بە لێ گواردیۆلا بیر تەنها لە وەرزە ناکاتەوانێ ڕاهێنەرێکە پلانی بۆ چەند وەرزەی تری ژەیە بێ لەگەڵ ڕۆبن دیازە دوانێکی زۆر باشتریان پێ دروست بکات زۆر باش چەند خولێکی کەممان ماوە دووسێ خولێکێکمان ماوە حەزەکەم ئەم دوو خولەکە بەم بە ینی لیڤەرپۆڵ هەرچەندە لە بەرنامەکانی دواتۆ بەرنامەی کتابێتمانەوێت بەڵام لیڤەرپۆڵ معنی ئەویش مێرکاتوێکی زۆر گەورەی ئەنجام نەداوە یەکێک لە یاریزانی کە گواستوێتەوە لەگەڵ ئارژەنتینا بۆ پاڵەوان ماگەری سەرە
بۆی چەند دیاریزانی تریش بەڵام ئەوە ناوە گەورەکەیە بەڵام لە هێڵی پێشەوە خاوەنی گاکپۆی داروێن نونێزە محەممەد سەڵاحە یعنی ئەو ماگالیستەر ئەمانە هێڵێکی پێشەوەی باشی هەیە سەبارەت بەیانی لیڤەرپۆڵ کە چەند وەرزێکە لە نازناوەکاندا بڕاو بە تایبەتیش ئەم وەرزە هاندران حەقی خۆیانە داوای نازناو بکەن بە کورتی زانی مشکلەکە لە کلوپە بەرەوەی گە تۆ تیپی باشە پێ بوو زۆرتر کەمتر زەختە بردنی نازناوە لەسەر وەکەوەی کە تۆ تیپی باشە پێێنە بێت ینی ئێمە مێژوویی باشمان لەگە کلوپانیە کلوبڕانە دەستی پێ و بێت لە بینایکی ڕووخاوە کلوتی باڵەخانێکی گەورە بەس کە ڕۆشتۆ کلوتی ببێران دۆرتمۆن دەبینین دوای کلوبچی لە بەسەراتەوە وایە زانی چی جاوێت لە ڕایانە زۆر گەورە زانی تۆ کە ئەبێت کە ئامانج هەبێ ئامانج کاتێک کە تۆ ئێستا بۆ منە گواردیۆلا کە ڕایەنەری مانچەستی ئەگەر گواردیۆلا دوای ڕۆشتنی خۆی مانچەستی بکە بە وێرانە و خەتێکی نەکێشا بێ بۆ ئەم تیپە پێم وایە ئەوەی کە گواردیۆلا بۆ مانچەستی کردو باسی مانچەستیەکەم باش نەکبەتیە ناڕەحەتیە چونکە تۆپی پێت زنجیرەیەکە بەردەوامە کا گوران ئەمڕۆ بە ئەساسی هەندێری میلان کە کاکە هەندێک میلان خۆشی چەند سای ڕابردویان لێ هاتە دەرەوە بۆ لەبەرەوەی گالیانی و برلسکۆنی کارێکیان کرد یانەکەیان بۆ لەبەری خەتەکە پلانەکە درێژخایەن نییە پلانی تۆپی پێ ئەبێ پلانی تەواو بەسەر بۆ 50 ساڵە 100 ساڵە بێ بۆ لەبەرەوەی تۆ ئایسی میلانی کاکە تۆ ریال مەدریدی تۆ لیڤەرپۆلی کاکە تۆ وێست هام نیت ئەم ساڵ گەیتە چامپیۆنزی گیترە و مێژووی ئێستا سەی لێستەر سیتی کاگۆرە لێستەر سیتی پرێمەر لیگی بەدەست هێنا 1600 کەس باسی کاتەوە بەس کاکە ریال مەدرید لە قۆناغی پێش کۆتایی چامپیۆنزیگا دەرەکرێت فەوزای لەسەر بەرشەلۆنە لە ناگاتە قۆناغی شانزە فەوزای لەسەر دەبێت بەس ئەو ئێستاش ئەوترێتەوە کاکە تۆ یانێکی گەورەی تۆ لیڤەرپۆلیت کەواتە ئەبێ پلانەکە درێژخایەن بێت پلانەکانەوە بێت دوای خۆت یانەکەت بەسەر ئەم خەتەی تۆی ئابڕۆن نەگەوەی بۆکو پاراستۆ بۆ کاتی بۆ چەند ساڵێ بەڵام تۆ سەری کە فێرمینۆ ڕۆشتووە میلنەر ڕۆشتووە کیتا ڕۆشتووە چامبەرلین ڕۆشتووە ئارسەلمیر ڕۆشتووە کالڤن رامسی ڕۆشتووە ویلیامز ڕۆشتووە فیابیۆ کارڤیلۆ ڕۆشتووە ئەدریانی گۆڵچی ڕۆشتووە سپۆلازی ڕۆشتووە ڕۆیا ڕۆشتووە هەندەرسۆن ڕۆشتووە لە کاتێکە تۆ بەس ماکان لیستەرە هێناوە خراپە ئەمە ئاماژەیەکی خراپە کاکە بەڵام لە هەمان کاتە تۆ ئێستا شوێنی مانی پڕ نەکردوێت زۆر باش تۆ یاریزانە هێنا بۆڵی هێڵی ناوەڕاست نابێکی تا هێنا ئارسەر هێنا میلنەرە هەبوو هەندەرسۆنە هەبوو فابینیۆت هەبوو نەوتوانی کۆنتڕۆلی ناوەڕاست من پێم وایە لیڤەرپۆڵم ساڵ باش نابێت دەست خۆش بڕیاژیان دو قسە بە بۆ تۆ بێ لەسەر لیڤەرپۆڵ تۆ چیت هەیە ماوەساڵمان پێی وایە کە تیپێکی باش نییە بۆ ئەم وەرزە بەم گرێبەستی کە ئەنجامی داوە کە ینی پێویستی بە گواستنەوە یاریزانیترە تۆڵی چی گومان لەوەدا نییە لیڤەرپۆڵ پێویستی بە گۆڕانکاری زیاترە بەڵام دووگرێ بەستی باشیشی کردووە ماگالیستەر و سۆبۆزلای پێما بێت دوو بژاردەی باشن بۆ تیپەکە و لەگەڵ هەموو ئەمانەشە بەڕاستی من چاوەڕوانی گەڕانەوەی لویس دیازم بۆ ئەم وەرزە وەرزی کە سەرەتای هاتنی لویس دیاز زۆر باش بوو بەڵام پێکانەکەی بەڕاستی یاریزانەی دابڕیلەوەی کە هەنگاوی باشتر بنێت بۆیە گەڕانەوەی لویس دیاز بۆ ئاستی سەرەتا هاتە لیڤەرپۆڵ و ئەم وەرزە وەرزی خۆسەلماندنە بۆ داروین نونێز و محەممەد سەڵاحیش دەبێت بەڕاستی بیر لێ بکاتەوانی لەگەڵم تەمەنە چیترە وەستێرە یەکەمە ڕەنگە نەبێت ئەبێت دەست بەداریان دێک وەگەڵێت مافی خۆی بێ بۆ ڕیالمەدریدەکانی دیکەش هەربەتەمای تۆڵێ لە ڕیال مەدرید دەست خۆش بڕیاجیان دەست خۆش ماوەسا بە من سپاس بۆ تەواوی کۆمنتەکانتان سپاسانەکەم سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم ئەزیزان سپاس بۆ بینەری ئێوەش هەفتەی داهات و خواتەمەند بە ئینشەڵا هاوکارانم دێنەوە خەسم وڵای من داوای لە بردنەکەم کا گۆران تۆزێک تاخیر بوون لە بەرنامەکە لە شوێنێ بووم زۆر گرنگ بوو کەسەکە ئەوە لەگەڵ ئەوە بوومە داوای لە بردنەکەم سپاس بۆ تۆ ماوەسا بن سپاس جارێکتر خۆشەویستانم خواتان لەگەڵ دەست خۆش ماوەسا دەست باشێت